ماوەیەک بەر لە ئێستا دیاردەیەکی نامۆ سەری هەڵدان ناو شاری هەولێر ئەویش دزینی سەرمەزرا بوو. ئەوە بوو دوای کۆکردنەوەی زانیاری توانیمان ئەو کەسە دەستنیشان بکەین کەەوە هەڵدەستێ بە دزینی ئەو سەرمەزرایانە و توانیمان تۆمەتبارەکە دەستگیر بکەین و ئامادە بکەین لە نووسینگەکەمان. دوای لێکۆڵینەوە لەگەڵ تۆمەتبار دانینا بە ئەنجامدانی دزینی ئەم سەرمەزرایانە. و ئێستا کە تۆمەتبار بندە بە پێی مادە 446 لە یاسای سزادانی عراقی. لێرەدا ئەوەی شایانی وتنە بوترێت ئەو سەرمەزرایە هیچ نرخێکی مادی نییە، بەڵام لەوانەیە زیانێکی گەورەی جەستەیی هەبێ بۆ هەر مرۆڤێک. وەکو جۆمان لێ بۆ زۆر جار دەڵێن منداڵ خنکاوە لە ناو مەزرادا یاخود کەسێک کەوتوتە ناو ئەو مەزرایە تووشی شکستێکی گەورە بووە. لەوانەیە ئەو کەسە ئەگەر خۆی توش نەبێ کەسێکی نزیکی بکەوێتە ناو ئەو سەرمەزرایە تووشی شکستێکی گەورە بێ، زۆر نرخەکەی لەوە زیاتر بێکەوە ئەو سەرمەزرایە دەفرۆشی بێ. مال چەندی؟ 95. 95. بەڵێ. دانیشتوی چێن دەری؟ ئەڤاڵان. چیش دەکەی؟ ئیشنەزارم دەکرد. ئیشنەزار. باشە چ تاوانێک دەبزەم دەبرێ؟ سەرمەزرا. سەرمەزرا دزیە؟ ناو شاری هەولێرێ؟ بەڵێ. لە چی شوێنە؟ 5 ئاسارۆکان. 5 ئاسارۆکان. چەند سەرمەزرا دزیاتە ئێستا؟ یەکەم جارمەوە. یەکەم جارتە؟ بەڵێ. چەند سەرمەزرا دزیە؟ نازانم بەخوا من ناماتۆڕیە. ناماتۆڕی زۆر دزیە، ینی ناماتۆڕیە. ئەو سەرمەزرایانە لەبەر چ دەدزی؟ بۆ پارەی وەڵا. دەبردە چێندە؟ سناعە. سناعە؟ بەڵێ. لێندە دەفرۆشت؟ بەڵێ. بە چەندی؟ تەنی بە 180 و 190. 180 و 190. بەڵێ. باشە ئەتو دەری یەکەم جارە ئەو دزیە دەکەم. بەڵێ. 6 سەرمەزراش لە ناو ماتۆڕەکەیە. بەڵێ. کو دەزانی تەنی بەوەندەیە و کو دەزانی لەو شوێنش دەفرۆشێ. ئەگە پێشتر دزیت کرد نەکرد. لەگەڵ کرد ئیشی هاستنم کرد لەگەریان. هاستنیشتمان دەکڕیەوە. دەکرد دەتافرۆش. بەڵێ. پێشتر. بەڵێ. دەشتان دزی و دەشتان فرۆش. پێشتر. وەزەکم دەماکڕی. ئەدیکو دەزانی لە سناعای دەفرۆشێ و تەنی ئەوەندەی دەکا ئەگە پێشتر شتێ نەدزیگی. یەکەم جارمەوە. یەکەم جار نییە زیاتر لە چەند جارێک دزیت چکە زۆر سەرمەزار ناو شاری هەولێر دزرایە. باشە لەبەر چ ئەو سەرمەزرایانە دەدزین؟ نەدەزانێەوە موچی حکوومەتیە؟ باشە بە چەندی حکوومەت لە سەریتی دەزانی؟ بە چەندت دەفرۆشت؟ 100 کیلۆ بە چەندی؟ 180,000؟ نا تەنی 180 190. 180,000 لێ 180,000 وانە؟ بەڵێ. هەر سەرمەزرایەک چەند کیلۆ بوو؟ 50. 6 سەرمەزرا دەکات 6,000 دینار. بەڵێ. وای یانە؟ باشە نازانم ماڵی حکوومەتە ماڵی خەڵکە یەکێک بێ دەردا بێتن ئاگای لێ نەبی سەرمەزرایەکە دزرایە بەرتەوە و کەوتە ناوێ و ئەزیەت بخوا. بیر لەوەی ناکەیەوە؟ غەرەت بووی. غەرەت بووی؟ بەڵێ. باش پەشیمانی لەو کاری کە تو کردیتت؟ بەڵێ.